ومن آياته أن خلقكم من تراب ثم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤبوون و حکمە شەرعیەکانی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. براني خوشوي صلاة خوي پروردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردن و تاوتوێکردنی بابەتەکانی قەدەر. دەرسی ڕابردوو قسەمان لەسەر کۆمەڵێک خاڵ کرد کە پەیوەستن بە قەدەرەوە و وتمان خوای پەروەردگار دوو ئیرادەی هەیە، ئیرادەیەکی هەیە پێوتە ئیرادەی کەونی، ئیرادەیەکی هەیە پێوتە ئیرادەی شەرعی. بەپێی ئیرادە کەونیەکەی وتمان خوای پەروەردگار کۆمەڵێک شت هەیە تەقدیری ئەکا ئینسانەکان بەرپرسیارین بەرامبەری. وتیشمان بە هیچ شێوازێک ناکرێت خراپە بدرێتە پاڵ خوای پەروەردگار بڵین ئەو خراپانی خەڵگەیکە خوای پەروەردگار کردوێتی. نا، خەڵک خۆی کردوێتی. بەس تەقدیری خوا وایە خەڵک ئازاد بێ لە بڕیاردانە. ئەمڕۆ بەردەوامە بین لەسەر باسەکەمان قسە لەسەر ئەوەکەین ئایا احتیجاج بە قەدەر دروستە، یعنی واتە کەسێک دروستە بەڵگە بە قەدەر بێنێتەوە بۆ خواردبوونی خۆی، بۆ لاڕێبوونی خۆی. ئەو حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کۆی ڕیوایەتەکانی کە دەربارەی کۆرپەلە هاتوون کە خوای پەروەردگار عەمەل و ڕزق و ئەجەل و ئەمانی ئەنووسێ، ئایا ئەکرێ ئێمە ئەم حەدیثانە بکەین بە بەڵگە؟ ئەو خەڵکانی بێباوەڕن لاڕێن ئەوانە بکەن بە بەڵگە، بڵێن وڵا ئێمە خواویستی وا بووە چکە ئێمە لەسکی دایکمانان نووسراوە لەسەرمان کە لاڕێبین. طبعا ئەمە احتیجاجێکی باتیلە لە کۆمەڵێک ڕۆوەوە. یەکێک لەو ڕوانە بەڕێزان یەقینتان هەبێ خوای پەروەردگار لە قورئانە بۆچی باسی چیرۆکی ئادەم ئەکا لەگەڵ شەیتانە و بۆچی زۆر دووبارەی ئەکاتەوە هەتا قیامەت. سیناریۆی تەمەنی هەر مرۆڤێک دووبارە بوونەوەی چیرۆکەکەی ئادەمە بەبێ زیاد و کەم. ئەوانەی کە دیندارن خواناسن ئەوانە ڕێگەکەی ئادەمەگرن، خوانە ناس و لا ڕێگەکان ڕێگەکەی شەیتانەگرن. هەرچی تاوانێکیش هەیە کە ئەکرێ لەم زەویەیە لە سەردەمی ئادەم هەتا وەکو خوا ئەم ئەرزە ئەپێچێتەوە هەمووی کورتکراوی تاوانەکەی شەیتانە کە سوژدەی نەبرد بۆ ئادەم کە ئەو گرفتەی بۆ دروست بوو کە خوای پەروەردگار لەعنەتی کرد لەسەری. یەکەم شت کە ئادەم کە شەیتانی کە لە پاساو هێنانەوە بۆ تاوانەکەی خۆی چییە؟ احتیجاجە بە قەدەر. بەخوای گەورە ئەڵێ قالە فەبیما ئەغوەیتەنی لأقعدن لهم صراطك المستقيم. كواتە شەیطان یەکەم کەس بووە کە احتیجاجی بە قەدەر کردووە لە بەرامبەر خوای پەروەردگارە. فەبیما ئەغوەیتەنی، یعنی ئەم بایەکی تعلیلیە بەهۆی ئەوەی کە تۆ منی سەرگەردان کرد ئەبێ منیش ئەوان لاڕێ بکەم. کەواتە ئیسنادی سەرگەردان بوونی خۆی لاڕێبوونی خۆی ئەکاتە لای خوای پەروەردگار. ئەمە یەکێکە لەو تاوانانەی کە بەردەوام مرۆڤە لاڕێکان احتیجاجان پێ کردووە. خوای پەروەردگار دەربارەی قسەی ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و سەرانی قوڕەیشیش ئەفەرمێ چی لە قورئانە؟ وقال الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء. خوای پەروەردگار ئەفەرمێ چی؟ ئەفەرمێ كذلك قال الذين من قبلهم حتى ذاقوا بأسنا. ئەمە تەنها قسەی بێباوەڕانی پێغەمبەر نەبوو صلى الله عليه وسلم، وإنما خوای پەروەردگار ئەفەرمێ كذلك قال الذين من قبلهم. کەواتە هەرچی بێباوەڕ هاتوۆتە سەر ئەم زەویە تا باوکە گەورەیان کە شەیتانە احتیجاجی بە قەدەر کردووە لە لاڕێبوونی خۆیان. خوای پەروەردگار ئەفەرمێ قل هل عندكم من علم فتخرجوه لنا. باش ئەگەر ئێوە ڕاستەکەن، ئێوە علمێکمان پێ بدەن، بەڵگەیەکمان پێ بدەن، ئێوە کە ئەڵێن ئێمە قەدەری خوا وایە لاڕێبین، ئەم قەدەرەتان چۆن زانی؟ ئەم قەدەرە غەیبە، غەیبێکە تەنها خوا خۆی ئەیزانێ. ئێوە چۆنتان زانی قەدەری خوا وایە ئێوە لاڕێبن؟ خوای پەروەردگار ئەفەرمێ ئین تتەبیعونە ئیلا الظەن. ئەفەرمێ ئەوانە چی ئەکەن؟ ئەوانە تەنها شوێنی گومان کەوتن. وئین ئەنتم ئیلا تەخڕوسون. ئەمە تەنها مجرد تەخمینێکی خۆتانە، ئەگینا هیچ مەبنی نییە لەسەر ئەساسێکی علمی. لەبەرەوە بەڕێزان
ئەمە قسەی شەیتان بۆ لە سەرەتایە هەرچی بێباوەڕان هەیە ئەم قسەی شەیتانیان کردوێتەوە لە سەردەمی ئێمەیشا شوێن کەوتەکانی شەیتان هەمان بەڵگە بۆ لا ڕێبوونی خۆیان دێننەوە خی پەروەردگاریش وەڵامێکی واضحیان نەداتەوە قل هل عندكم من علم فتخرجوه لنا إن تتبعون إلا الظن وإن أنتم إلا تخرصون کەواتە ئەمە بابەتێکە وەکو عەرزم کردن ناکرێ بکرێ بە بەڵگە لا ڕێبوونی خەڵک سەر لێ شێواوی خەڵک بە هیچ شێوازێک ناکرێ بە بەڵگە لەسەر خوای پەروەردگار بۆچی ناکرێ بە بەڵگە لەسەر خوای پەروەردگار ئەگەر خوا ویستی وا بواە خەڵک لا ڕێبێ خوای پەروەردگار پێغەمبەران و پەیامەکانی نەئەنارد بۆ پێغەمبەران و پەیامەکانی ناردووە ئەفەرمێ لئەلا یەکونە للناس علی الله حجة بعد الرسل کەواتە خوا ئەگەر پێغەمبەر و پەیامی نارد ئیتر خەڵک بەڵگەی نامێنێ لەسەر خوای پەروەردگار بەڕێزان یەک نمونەی بەسیط بۆ جەنابتان دێنمەوە بۆ ئەوەی تەقاروبێکی ذیهنی دروست بێ ئێمە مامۆساین پێمان وایە سیستەمی خوێندن زۆر سیستەمێکی دادوەرانەیە لە کاتێکە میکانیزمی ئێمە بۆ خوێندکارەکانی خۆمان چییە ئێمە منهەجێکمان لە بەردەسایە بۆ ماوەیەک بە خوێندکارەکانی خۆمانی ئەڵێین خۆ هەندێک جار خوێندکارەکانی ئێمەکە زۆر شارەزانین لەوانەیە هەڵەی کەم خوێنەواری ئێمە بێ یا لەوانەیە هەڵی گەیاندنی ئێمە بێ بەوان چکە ئەمە احتیمالە جاری مامۆسکە خۆی مستەوای نییە فاقد الشيء لا يعطيه کەسێک خۆی مستەوای نەبێ ناتوانێت خوێندکارێکی بە مستەوا پەروەردە و پێ بگەێنێ باشە جاری واش هەیە خەلەل لە منهەجا هەیە جاری واش هەیە هەلومەرجی تێگەیشتنی خوێندکارەکە وەکو پێویست نییە هەموو ئەمانە سەبەبن بۆ ئەوەی خوێندکارەکان وەکو پێویست نەبن سەرەڕای ئەوە ئێمە دوای تەواوبوونی ئەو مودە یاسایی کە محاضرە بە خوێندکارەکان نەڵێن خوێندکارەکان ئیمتیحانەکەن یەک سوال لەو سوالانی ئێمە ئەیهێنینەوە بۆ خوێندکارەکان نابێ خوێندکار بزانێ سوال کەشف بێ ئیمتیحانەکەش ئیلغا بێتەوە کاتە خوێندکار نازانێ ئەو منهەجی کە پێم گوتۆ من چی تیا دێنمەوە دووەم خوێندکار لە هۆڵی تاقیکردنەوەیە بۆی نییە چوار کەلیمە لەسەر بابەتی ئیمتیحانەکەی لە ژوورە بەدەستەوە بێ ناتوانێت بەدەستیەوە بێغەشە مەقبول نییە نهائیەن سێم خوێندکار بە هیچ شێوازێک لە هۆڵی تاقیکردنەوە مافی ئەوەی نییە لە مامۆسا یا لە چاودێری هۆڵەکەی بپرسێ وەڵامی بداتەوە دەربارەی پرسیاری ئیمتیحانەکە باشە ئەمە دوای نەتیجەکەش کە خوێندکار وەری ئەگرێتەوە پێمان وایە ئێمە لە 100% پێوەری دادپەروەریمان تەطبیق کردووە لە دەرەنجامی ئەم خوێندکارەکە دەرنەچێ بە هیچ شێوازێک ڕووی نایە بێ یەخەی من بگرێ بڵێ مامۆستا خەلەل لە منهەجا هەبوو خەلەل لە گەیاندنی توێ هەبوو لە ئاسی زانستی توێ هەبوو کەسیش گوێی لێ ناگرێت چکەم پێمان وایە ئەو پێوەرەی کە ئێمە دامانناوە پێوەرێکی زۆر دادوەرانەیە بەرامبەر بە خوێندکارەکان ئەمە بەراوردکە بە تاقیکردنەوەکەی خوا و پێوەرەکانی خوا لەگەڵ خەڵک ئێمە ئەمڕۆ لە ژووری تاقیکردنەوەیین هەمومان بە ئێمە وەکو ئیماندار بێباوەڕانیش متتەفقین لەسەرەوە کە ئەم دنیاە تاقیکردنەوەیە کە هۆڵی تاقیکردنەوەیە خوا چی لەگەڵ ئێمە کردووە خوا ڕێگەی داوە بە ئێمە لە هۆڵی تاقیکردنەوەیە منهەج و کتێبی بابەتەکە لە بەردەستمانە بێ کە قورئان و سنەتەوە خوایش ئەفەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کونتم لا تعلمون ئەگەر خۆشمان شارەزانین با لە خاوەن زانیاریەکان بپرسن واتە لە هۆڵی تاقیکردنەوەیە تۆ کتێبەکەت لە بەردەستایە سەرڕای ئەوە ئەگەر لە کتێبەکە شتێناگەی مافت هەیە لە مامۆستای وانەکە لە هۆڵەکە یا لە چاودێرەکان بپرسی بڵێ ئەو مەعلومەیەم بەرێ بە غەشش حسێب ناکرێ ئەم عەدلەی خوا ئەیکا لەگەڵ خەڵک خاڵی دووەم خوای پەروەردگار پرسیارەکان کەشفەکە ئێستا کێ لە ئێمە هەیە پرسیارەکانی قیامەتی نەزانێ پرسیارەکانی قەبر کە یەکەم قۆناغی قیامەتە نایزانین هەموو پرسیارەکانە زانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەوەل ما يقضى فيه يوم القيامة بين العباد في الدماء یەکەم شت کە لە بینی عەبدەکانە ساغەکرێتەوە خوێنە یەکەم شت کە لە بینی خوا و عەبدا ساغە بێتەوە نوێژە أول ما يحاسب عليه المرء الصلاة وأول ما يقضى فيه بين العباد في الدماء باش چیتر پرسیارمان لێ ئەکرێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لن تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن أربع هیچ کەسێک پێی لە بەردەم خوای پەروەردگارە ناترازێت تا چوار پرسیاری لێ نەکرێ عن عمره فيما أفناه وشبابه فيما أبلاه وعن ماله من أين اكتسبه وفيما أنفقه
وعن علمه ماذا عمل فيه. ئەمە پرسیارەکانی قیامەتن، زۆر زۆر ڕوونە، زۆر ئاشکرایە. باشە، خوا پرسیارەکانیشی کەشف کردووە. مۆڵەتێکی زۆر لە بەردەسایە بۆ ئەوەی کە وەڵام بدەینەوە. ئێمە لە ئیمتیحانی خۆمانە زۆر کات لەگەڵ خوێندکارەکانمانە وەڵامی هەڵە سەری وەڵامی ڕاستە خوا. لە ئیمتیحانەکەی خوایە بەعکسەوە وەڵامی هەڵە ئەگەر خوێندکارەکە بگەڕێتەوە پەشیمان بێتەوە لێی بەڕاستێک بۆی تۆمارەکرێ و ڕاستێکی تریشی بۆ ئەنووسرێ. ئەگەر ئیمتیحانێک بم پێوەرە، یعنی تۆ بیهێنەرە پێشچاوی خۆت مامۆسای کوڕەکەی تۆ، مامۆسای کشەکەی تۆ لە زانکۆیە، بم پێوەرە ئیمتیحانی مناڵەکەی تۆی کردووە. مناڵەکەت ئەڵێی باوکی من دەرسەکانت خوێندبوو بەڵێ، ئەڵێ وەڵایی منهەجەکەشمان پێبوو لە کاتی ئیمتیحانە. مامۆسا خۆشی لەوێ بوو، وتی بێمنەت بن، هەر پرسیارێکەکەن وەڵامتانە دەمەوە تۆماریکەن. باشە، هەموو پرسیارەکانیشی پێش ئیمتیحان پێگوتبووین چی دێنێتەوە، سەر ڕای ئەوە کەوتوم بەس بەخوا خەتای مامۆسا بوو. کێ بەم دوعایە ئەڵێ ئامین؟ ئەم مامۆسایە ئەکرێ لۆمە بکرێ. ئێمە واین، ئێمە خوا هەموو ئەم گەورەوی میهرەبانیی لەگەڵ کردوین، دوایی کە دەرناچین خۆمان خوێندکارێکی سەرکێشین، لاڕێین، وەڵامی ڕاست تۆمار ناکەین، گرنگی بە ئیمتیحانەکە نادەین، ئەڵین وەڵا خەتای خوا بوو. بە چ پێوەرێک خەتای خوا بوو؟ ئەمە خاڵێک. خاڵی دووەم، هەندێک دەق هەیە لە قورئانە ئەگەر ڕووکەش تەفسیری بکەی وا تێئەگەی بەوەی کە خوا غەدر لە خەڵگەکە. یعنی هەندێک دەق هەیە بۆ نمونە خوای پەروەردگار فەرمێ یضل الله من یشاء، خوای گەورە فەرمێ کەلا بەل ڕان علی قلوبهم، خوای پەروەردگار فەرمێ ختم الله على قلوبهم وعلى سمعهم. ئەڵین خوا ئەم خراپەکارانە خوا مۆر ئەدا لە دڵیان، لە گوێیان، لە چاویان، حەق نابینن، نابیستن، ئیشی پێ ناکەن. ئەمانە شوا نییە. بۆچی ئەمانە وانین؟ چونکە خوا ئەفەرمێ کەلا بەل ڕانە، ئەفەرمێ بۆ على قلوبهم ما كانوا يكسبون، يعني بسبب ما كانوا يكسبون ران الله على قلوبهم. وەک چی وایە؟ هەمان تەجروبەی پێشووتر، هەمان نمونەی پێشووتر، خوێندکارەکان وەڵامی ڕاست تۆمار ناکەن، مامۆساکە دەریان ناچێنێ، خوێندکارەکە دوایی بۆ داماڵینی بەرپرسیارەتی ئەستۆی خۆی ئەڵێ مامۆسا دەری نەچانم، ڕاستە ئەوەی دەرەجەکەی داناوە مامۆسایە، بەس ئەوەی وەڵامەکەی داوەتەوە و دەرەجەکەی پێوەرگرت و خوێندکارەکە خۆیەتی. مامۆسا چۆن ئەتوانێت لەسەر دەفتەرێکی سپی یا لەسەر دەفتەرێکی پڕ لە هەڵا دەرەجەی دەرچوون دابنێ؟ ئەمە زوڵمە. کەواتە ئێمە خۆمان دێین دەفتەری کردەوەکانی خۆمان پڕ ئەەکەین لە تاوان، دوای خوا کە مۆری دەرنەچوونی لێ ئەدا ئەڵێن خوا زوڵمی کرد. ئەخر ناخۆ دەفتەرەکە پڕە لە هەڵە و تاوان، چۆن خوا زوڵمی کرد؟ کەواتە ڕاستە ئەوەی بڕیارەکە ئەدا خوای پەروەردگارە، بەس ئەوەی کردەوەکانەدا لە پێوەرەکانی خوا کە بە دەرنەچوو حسێبە خوێندکارەکانین، ئێمە خۆمانین خراپەمان کردووە، بە سەبەبی خراپەی خۆمان بڕیاری دەرنەچوونمان وەرگرتووە. ئەگینا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل مولود يولد على الفطرة، هەموو ئینسانێک لەسەر فطرەتی ئیمانداری لەدایکە بێ، دواتر تربیەیە، دواتر مەسەلەن کلتورە، دواتر حەز و ئارەزوەکانێتی ویستەمەنیەکانی خۆیەتی، دنیا ویستیەکەی خۆیەتی بە هەڵدێر و لاڕێیا ئەبات. خاڵێکی تر، ئەگەر ئێمە ئەم قسەی ڕاستە، ئێمە بەڵگە بە قەدەر دێنینەوە بۆ لاڕێبوونی خۆمان، ئایا بۆ چاکە و باشیەکانیشمان هەر بەڵگە بە قەدەر دێنینەوە؟ یعنی ئەو بێدینانە کە خراپەکارن هەموو خراپەکانیان ئەدەنە پاڵخوا، عەجەبەن چاکە بۆ چاکەکانیشیان وا ئەکەن؟ یعنی ئەڵێن کە ئێمە ئەخلاقمانتیایە، وجدانمان هەیە، بەخشندەین، بەسەرەن مرۆڤ دۆستین، ئەڵێن ئەمەش قەدەری خوا وایە ئێمە چاک بین لەم ڕۆیشەوە؟ نا، ئەوان بەس خراپەکانیان ئەدەنە پاڵخوا. لەبەرەو عولەما لێرە قاعیدەیەک بەکارهێنن، ئەڵێن هو في الطاعة قدري وفي المعصية جبري. لطاعتها قدرية، قدرية كان كاتي خوي باشا، قناعتيان وابو بويك مخيرن، خوان بريارة دن لشاكا كاني خوان، شاكا أكن خوان بريارة دن، جبري كان قناعتيان وابو نا، أوان مسيرن. ألي لشاكا كان خلقي خراب واي، لشاكا كان قدرية، خوي برياري شاكي داوا، خوا هيج منتيكي لسر أمنية. لخرابەکانە جەبریە، خوا خراپی بەو کردووە، ئەگنا خۆی خراپەی ناکرد. ئەمە چتە رازوویە کە ئێمە پێواناکەین لەگەڵ خوای پەروەردگار؟
خاڵێکی تر ئەم قسانە بەڕێزان یەک ناکاتەوە لەگەڵ هیچ کام لە پێوەرەکانی دادپەروەری ئەگەر ئەم قسانە ڕاست بێ کەواتە فرعون و موسا کەواتە محەممەد صلى الله عليه وسلم لەگەڵ ئەبوو جەهل وەکو یەکوان لە تەرازوی خوایە هیچ فەرقیان نییە بۆ چونکە نە پێغەمبەر صلى الله عليه وسلم نە موسا عليه الصلاة والسلام خاوەنی باشێکی خۆیەتی نە ئەبوو جەهل و فرعونیش خاوەنی خراپەکانی خۆیانن ئەبێ ئەگەر ئەم قسانە وابن ئەبێ ئەمانە هیچ فەرقێکیان نەبێ ئەبێ ئێمە لۆمەی سەدام نەکەین کە خەڵکی ئەنفال کردووە بێتاوان بۆ سەدام پیاوەکە جێی بەزەیە ئەبێ ئەگەر گرتیشمان ڕێزی بگرین تەقدیری بگرین چکە کابرایەکە قەدەر ئەمەی پێ کردووە ئەبێ هیچ دزێک هیچ پیاوکوژێک هیچ چەتە و تاوانبارێک یاسا لێ پێچینەوەی لەگەڵ نەکە ئەگەر ئەم تەنزیرەی خوانە ناسەکان ڕاستە ئەبێ ئەو کەسانی کە تعدا لەوانەکەن لە ناموسیان لە ماڵیان لە خوێنیان لە خۆیان ئەبێ ئەوان کەس بە بەرپرسیار نەزانن چونکە تعداکەرەکان مسەیرن مخەیر نین پێیان کراوە خۆیان نەیان کردووە ئەبێ ئەوان هیچ کات بۆ مافەکانی خۆیان سکاڵا لە هیچ کەس نەکەن داوای هیچ مافێکیش لە هیچ کەس نەکەن چونکە ئەوان قەناعەتیان وایە ئەوەی ڕوو ئەدا لەم کەونە قەدەری خوایە مرۆڤەکان تایە مسەیرن وەکو خەڵکێکی بێ ئیرادە وەکو پوشێ بەدەم باوە ئەو کات ئەبێ بڕیار بدەین بەوەی هەموو دادگاکان هەموو یاساکان هەڵگرین ژیان بێ بە جەنگەڵستان بۆ چونکە هەموو ئینسانێک مجبەرە لەسەرەوەیکە ئینسان ئیرادەی نییە بەرەو ڕووی ئەو قەدەرانە بێتەوە کە لەسەری نووسراوە و ئینسان لەژێر ڕۆشنایی قەدەرەکانی خوایە هەڵسو کەوت دەکات بەس ئەم قسانە کێ پێی ئەڵێ وایە کێ ئەڵێ ڕاستە بێباوەڕان ئەوانەی لە دنیا احتیجاج بەم قەدەرانە ئەکەن لە قیامەت ئەو بێئەدەبیە لە حضوری خوایە ناکەن کە ئەبڕۆ لە دنیا ئیکەن خوا لە قیامەت محاسبەیانەکە پاساوەکانیان لە قورئان بخوێنەرەوە قالوا ربنا غلبت علينا شقوتنا خوایە سەرکێشی خۆمان زاڵ بوو بەسەرمانە وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير قالوا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل ئێمەین ئەو بڕیارە ئەدەین کەواتە ئەم قسە زلانە ئەم دەمگەرمیەیان لەم تەمەنە کورتەی دنیایانایە ئەگینا لە حەقیقەتی ناخیانە دڵنیان لەوەی کە ئەم قسانە وانە ئەوان چۆن خراپەکان لە پێناو بەدی هاتنی ئارەزۆکانی خۆیانەکەن ئەتوانن باشەکانیش لە پێناو ڕەزامەندی و ویستەمەنیەکانی خوای پەروەردگارە ئەنجام بدەن بەڵام ئەوان بێدڵی خۆیان لە بەرخوا ناکەن خوا بە خۆیان ناگۆڕنەوە خۆیان فی ئەفضەلترە خوای پەروەردگار بۆیە فەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەوا ئارەزۆکانی خۆی لێ ئەبێ بەخوا لە غەیری خوای پەروەردگار وەالعیاذ بالله ئەو ئەپەرستێ خاڵێکی تر ئەگەر ئەمانە ڕاست ئەکەن احتیجاج بە قەدەرەکەن لەسەر خراپەی خۆیان و پێیان وایە خوا لەسەری نووسیون باشە بابێن بۆ ویستەکانی دنیایشیان هەروە تەعامولکەن لەگەڵ قەدەرەکانی خوای پەروەردگارە کە نەخۆشەکەون بانەچنە لای پزیشک چونکە تۆ قەنەعەتی وایە ئەوەی خوا نووسیوەتی هەر ئەوە ئەبێ تۆ ناتوانانی خۆتی لێلا بدەیت کەواتە تەمەنت دیاری کراوە مەگەڕێ بە شوێن پزیشکە کەخوا ئەو ئەجەلەیە ئەو تەمەنی کە دیاری کردووە ئەجەل نەهاتە بێ نامریت نان مەخۆ بۆ چکە تۆ قەنەعەتت وایە هەموو شتەکان بەدەست خوایە ئێمە وەکو پەڕوان بێدەم باوە نان مەخۆ لەبەر ساقت نامریت ئەگەر ئەتەوێ مناڵە بێژن مەهێنە ئەگەر خوا ویستی وابێ مناڵ هەرەدا ئەگەر ئەتەوێ بڕوانامەت هەبێ مەخوێنە ئەگەر خوا مەیلی وابێ عالم بی ئەبی بە عالم ئەبی بە ئەفلاتون و ئەبی بە ئەرسطۆ و ئەبی بە سوقراط و ئەبی بە ئەبۆقراط و ئەبی ئەبەمانە بەبێ ئەوەی بخوێنی باشە بۆچی ئێمە بۆ شتە دنیاویەکانی خۆمان کابرا ئەچێ تیشێرتێک ئەکڕێ دە دوکانەکە دە جار سعر تاقیە کاتەوە دە تەخمینی عەقڵی ئەکا ئەی بۆ بابەتە دینیەکان ڕوبعی ئەونا کات و سەلیقە و عەقڵ بەخەرج نایە خۆی تەسلیمی قەدەرەکە ئەڵێ ئەمە قەدەری خوا وایە کە من ئەبێ لا ڕێبم ئیتر مواجهەی ئەم قەدەرە ناکرێ باش ئەگەر ئەم قسەیە ڕاستە بۆ شتە دنیاویەکانیش هەمان قاعیدە تەطبیقکە بەس بۆ دنیا تەطبیقی ناکەی
ئەی بۆ ئەوانی پەیوەندی بەخواوە هێوا معاملەکەی لەگەڵ خوا کەواتە ئەمە واضحە یعنی ئەم ئینسانانە احتیجاجەکەیان احتیجاجێکی باطیلە. خەڵێکی تر ئەگەر ئەم تەنزیرە ڕاست بێ ئێمە لە مەعاتیبە لە تاوانبارەکەی خۆمانە گلەی ئاراستەی خوا بکرێتەوە ئەو کاتە ئێمە لەگەڵ شێت و مناڵەکانە و لەگەڵ ئاژەڵەکانە ئەبێ بڕیار بدەین هیچ جیاوازیەکمان نییە. ئەو کەسانی کەوا ئەڵێن ئەبێ ئەم بڕیارە بدەن لەلای خۆیانە بڵێن ئێمە لەگەڵ شێتێک لەگەڵ مناڵێک لەگەڵ مەڕوو بزنێک جیاواز نین چونکە هەموو ئەمانە ئیدراک و عەقڵیان نییانە کە نیشیانە بەرپرسیار نین. باشە بۆ خوا لێپێچینەوە لە مناڵ و شێت ناکا بۆ لە ئێمەی ئەکا واضحە لەبەرەوەی ئێمە عەقڵێکمان هەیە ئەم عەقڵە پێوەری لێپێچینەوەیە مناڵی تەکلیفە لە ئینسانە کەواتە ئینسان ناتوانێ بڵێ وەڵا ئێمە و شێتەکان وەکو یەک واین خۆی لە تەرازوی شێتێکا سەیرکە لە بەرپرسیارەتی دنیاوی و قیامەتی خۆیە. ئەم احتیجاجەش دیسانەوە باطیلە. خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە لە بابی قەدەرە احتیجاج ناکەین بەو قەدەرەی کە خوا لەسەری نووسیوی. ئەو قەدەرە ئێمە بەرپرسیارین بەرامبەری کە خۆمانی کەین. ئەو ڕۆژەش عەرزم کردن ئێمە ئەم خاڵە ئەبێ لێک جیا بکەین و لێکی بترازێنین. خوا کە محاسبەی ئینسانەکە نافەرمێ من لە لەوح المەحفوظ وام نووسی بوو تۆ بەرپرسیاری لەمەی کە نووسیومە نا خوا ئەڵێ تۆ لە دنیا ئاوات کردووە بەرپرسیاری بەمەی کە کردوتە ئەوەی نەت کردووە بەرپرسیار نیت. ئەسبابەکانی هیدایەشی تەوزیح کردووە بۆ ئەوەی کە تۆ لا ڕێ نەبیت. کەواتە ئەگەر هەر کەسێک لە پاش ئەمانە احتیجاج بە قەدەر بێنێتەوە وەکو عەرزم کردن هەمان احتیجاجەکەی ئیبلیسە فبما أغويتني همان احتجاجك أبو جهل وأبو لهب لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا خافا كذلك قال الذين من قبلهم بلام أما برزان شفاعت بوكسناكا أما لا إخوة باساونية وأبيشتيك بدستو بي كلا إخوة بخوات أما لا إخوة ناخون لعقل سليمي شاجع النبي توا چونکە خوای پەروەردگار ڕێگەیەکی نەهێشتۆتەوە بۆ ئەوەی کە مرۆڤەکان پاساویان هەبێ بەرامبەر بەخوا. مرۆڤەکان خوای پەروەردگار یەک تەکلیفی نییە لە دنیاە لە توانای مرۆڤەکانە نەبێ. لا يكلف الله نفسا إلا وسعها لا يكلف الله نفسا إلا ما آتاها ما جعل عليكم في الدين من حرج يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. تو يعني چی هەیە مرۆڤ بەلایەوە قورس بێ کە ئێمە بڵێن خواناسیمان بۆ نەکرا کە بڵێن دینداریمان بۆ نەکرا. هەموو ئەوەی کە لە دینداریشا هەیە بە پێی پێوەرە عەقڵەکان مطابقی مەسلحەتی مرۆڤن. خوا بۆ هەموو پێغەمبەران ئەفەرمێ ئەرکی پێغەمبەران چی بووە ليحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. باشەکانیان بۆ حەڵاڵکە خراپەکان ئەو خراپانی کە زەرری هەیە بۆ عەقڵیان بۆ ماڵیان بۆ جیسمیان بۆ کۆمەڵگایان ئەوانە حرامن لە دینی ئێمەیە. لەبەرەوە هەر بە پێوەرە عەقڵەکان خۆ ئەگەر مەسەلەی قیامەتیش نەبێ بەڕێزان واز لە قیامەت با هەر بێنین. ئەگەر قیامەت و خوش بخەینە ئەولاوە والعیاذ بالله ڕازگۆیی بەهایەک نییە ئێمە ئەبێ لەگەڵ یەک مامەڵی پێ بکەین. داوێن پاکی بەخشندەیی سەرڕاستی دڵپاکی ئەمانە ئەو کۆمەڵە بەهایەن کە خوا ئەفەرمێ بیکەن. ئەرێ مرۆڤەکان لەمانە چی زەرەرێکەکەن ئەگەر بیکەن هیچ. لەبەرەوە تۆ بۆچی احتیجاج بە قەدەرەکەی لەسەر خراپە کەی خوا تەقدیری خراپەی کردووە کەی خوا ئەمری بە فەحشا و منکەر کردووە. بەعکسەوە خوای پەروەردگار دائیمەن خوای پەروەردگار باشەی بۆ مرۆڤەکان ئەوێ و خوای پەروەردگار باشەی بۆ تەقدیر کردوون. ئەوانەیشی کە لە ئیرادی خوای پەروەردگارە خوێندنەوە هەروە خوێندنەوە. بۆی بەڕێزان ئێمە ئەکرێ لە مەسائیبە لەو شتانی کە لە دەسەڵاتی مرۆڤانیە بڵین هەندێک لەمانە احتیجاجکەین بە قەدەر بەڵام لەمە عاتیبە احتیجاج ناکرێ بە قەدەر. من ئەو پەڕی سەلیقە بە خەرجەیەم لە کاتی لێخوڕینی سیارەکەمە مۆڵەتی شۆفێریم هەیە ماوەیەکی زۆریشە شۆفێرم باشە ئەو ڕێژەیی
کە بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل دیاری کراوە بەو ڕێژەیەش ڕۆشتون بە شەقامەکەیە کاتێ تایەکی سیارەکە ئەتەقێ باشە سیارەکە من کۆنتترۆلی لەدەست ئەدەم ئەیدەم بە کەسێکا کەسەکە ئەمرێ ئەکرێ ئێمە بڵین ئەمە قەدەرە باشە بەڵام ناکرێ کابرا مەشروع بخواتەوە بە ئیرادەیەکی حڕ بڵێ ئەمە خوا وەکو تایەتەقینی سیارەکە واچکە من لەویە ئەمە پێی ناوتێت تەسەڕف ئێمە دوو شتمان هەیە بێلێکی جا بکەینەوە کردەوەی مرۆڤەکان ئەکرێن بە دوو کردەوە هەندێک لە تەسەڕفاتی مرۆڤەکان پێیان تێ تەسەڕف هەندێک لە کردەوەکانیان پێیان تێ وەقایع فەرقی بینی تەسەڕف و واقعە چییە تەسەڕف ئێمە لەسەر خواستی خۆمان بۆ بە ئاکام گەیشتن بە ئەنجام گەیشتن ئەنجامی ئەدەین واقعە شتەیەکە ئێمە ئەنجامی ئەدەین بەڵام بەو شێوازە ناکە ڕوو ئەدا ئەوانە واقعەن بۆ نمونە لە تیارەیەک قوپتانی تیارەکە ناوێت تیارەکە بکەوێتە خوارەوە شەریکە سیاحەکە ناوێت تیارەکە بکەوێتە خوارەوە هەرچیش توانای هەیە ئەیدا بە خرج لە پێناو پاراستنی سەلامەتی تیارە و گەشتیارەکانە دواتر قەدەرێک ڕوو ئەدا مەکینەیەکی تیارەکە عاتڵ ئەبێ تیارەکە مەسەلەن تووشی قەدەرێکە بێ ئەکەوێتە خوارەوە ئەمە واقعەیە ئەمە تەسەڕف نییە ئەکرێ لە موسیبەتە احتیجاج بکرێ بە قەدەر یا ئەکری احتیجاج بکرێ بە قەدەر لەوەی ئێمە هەموو توانایەکی خۆمان هەندێک جار بە خەرج دەین لە پێناوکردنی کارێکە دواتر نەتیجەکە بەپێی خواستەکانی ئێمە نابێ ئەو کاتە ئێمە ئەڵین بۆ نمونە کابرا حەزی لە مناڵە ئەڵین ژن بێنە ژنە هێنێ دوای مناڵی نابێ دوای دکتۆرەکان ئەڵێن وەڵای بەداخەوە ئەم کەسن توانای مناڵبوونی نییە ئەم پیاوە ئەتوانێ بڵێ ئەمە قەدەرە خۆخوا محاسبەی ناکات لەسەر ئەوەی کە نەزۆکە بەعکسەوە مەئجوورە لەسەر ئەم قەدەرە ئەمە فەرقی هەیە لە بینی ئەو شتانی کە ئێمە خۆمان بە ئارەزوی خۆمانیکەین ئەمە احتیجاجی تیاکرد لەم مصیبەتیا احتیجاج بە قەدەرەکرێ بەڵام لە مەعاتیبە لە کردنی تاوان و لە هەڵبژاردننی خراپە و لە زوڵم و لە ستەم و لە نادادپەروەری ناکری احتیجاج کرێ بە قەدەر وەکو عەرزم کردن ئەگەر ئەمە ڕاست بێ ئەو کاتە ئەم حکومەتی هەرێمەی ئێمە بەرپرسیار نییە لە 1 سنتی ئەو پارانی کە لە داهاتی ئەم میلەتەی دزیوە بۆ قەدەرە ئەڵە بیکە بە قەزا و قەدەر تیان کاتی خۆی شتێک پەلاماری ئافرەتێکی یابوو لە شوێنێکە بردەبیانە بەردەم دادوەر لێ پرسێ ناوی سیانی و چییە شێتە فەقیرە ناوێکی خۆی ئەڵێ و ناوێکی شپرزەی ترەڵێ و خەڵکی کوێی وەرحاصڵ دادوەر حاڵی ئەبێ لە حاڵ و شکل و وەڵامەکانی کە ئەمە شێتە دادوەر فەقیرە لە ناڕەحەتیە قەڵەمەکە فڕیاڵێ وەڵڵاهی من نازانم ئەمە چی لەسەر بنووسم شێتەکە لە قوربان بنووسە قەزا و قەدەر ڕاستەکە ئەم شێت یعنی قوربان بنووسە قەزا و قەدەر ئەمە شێتی احتیجاجی پێ ئەکا بس عاقل ئەکرێ بڵێ قوربان بنووسە قەزا و قەدەر پەلاماری ئافرەتێ بێ بڵێ بنووسە قەزا و قەدەر قوربان شتیا چۆنە بێ کاکە لەبەرەوە ئەمە بەڕێزانەوەکو عەرزم کردن هەڵەیەکە زۆر جار خەڵکی لاڕێ و خوانەناس ئەیکەن بە بەڵگەی دەستی خۆیان بۆ پەڕینەوە لە بەرپرسیارەتی بەڵام خۆ ئەوان بەرامبەر بە ئێمە بەرپرسیار نین تا خۆیان لە بەرپرسیارەتی ئێمە بپەڕێنەوە ئەوان بەرامبەر بەخوا بەرپرسیارن بەرامبەر بە دادوەری خوان بەرپرسیارن وی هەندێک مسلمان جاری وا هەیە لەم بابەتەیە ئیشکالی بۆ دروستە بێ بەڕێزان ئێمە ئەبێ قەناعەتمان وا بێ کە یەکێک لە سیفاتەکانی خوا سیفەی عەدلە عەدلیش خوا زوڵم لە کەس ناکە خوای پەروەردگارە فەرمێ لە حەدیثێکی قودسیە ئەفەرمێ یا عیبادی إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا من ستمم لسر خوم حرام كردوه لبيني إيوشا حرامم كردوه استم ليكتر مكان يسا خوا چون دي ظلم بيغمري خواه فرمي صلى الله عليه وسلم لقيامته ليقتص من الشاة القرناء للشاة الجلحاء أفرميش بزنيكي شاغدار طولي بزنيكي كولي لأسنده خوا ظلم لوانش قبول ناکە ئێستا چۆن خوا خۆی ظلم لە مرۆڤەکە لەبەرەوە ئەم دنیاە مەبنیە لەسەر عەدل خوای پەروەردگار بە معیاری عەدلیش تەعامولەکە لەگەڵ مرۆڤەکان بۆی ئینسانی ئیماندار ناکرێ ئەو گومانانەی شەیطان لە مێشکا هێلانە بکەن خاڵێکی تر هەیە بەڕێزان ئایا بەرهەمی ئیمان بە قەزا و قەدەر ئایا قەزا و قەدەر تەنها ڕوکنێکی ئیمانی مجەڕەدە یا قەزا و قەدەر سەرچاوی ئیلهام و سەرچاوی دڵخۆشی و سەرچاوی باوەڕن بۆ مرۆڤ ئێمە بە هەڵە تەعامل لەگەڵ قەدەرا ئەکەین زۆر جار قەدەر ئەکەین بە سەرچاوی ناخۆشیەکان لە کاتێکە قەدەر بەڕێزان سەرچاوی ڕۆشنایی دڵی ئینسانی ئیماندارە قەدەر لە زۆرێک لە ئەرکانەکانی ئیمان زیاتر یەقین بۆ ئینسان دروست ئەکا
ئەگەر بە شێوازێکی دروست لێ بگا. بەرهەمی ئیمان بە قەدەر چیە بەڕێزان؟ جارێ خەڵی یەکەم بەرهەمی ئیمان بە قەزا و قەدەر ئەوەیە کە ئێمە ئەگەیەنێ بەخوا، چونکە ڕوکنێکە لە ئەرکانی ئیمان، ئینسان ئەگەر ئیمانی پێ نەبێ ئیمانی دانامەزرێ. خاڵی دووەم قەدەر ئیخلاص لە ئینسانە دروست ئەکا، لە هەندێک شیرکی قەولی و فعلی و نیەتیش ڕزگاری ئەبێ. چۆن؟ یعنی خەڵکێک بێ لە دەرەوەی ویستی خوا، ویست بۆ شتی تر دروستکە، کافرەکان بۆچی کاتی خۆی بێدی نەبوون؟ ئاهاتم کۆمەڵێک بابەت هەبوو کە تەنها لە دەستی خوایە بوو ئەیاندایە دەستی خەڵک، پەنایان بۆ خەڵک پێ ئەبرد. خێر و شەڕ مەسەڵەن کاتی خۆی زەرادەشتەکان خوای ڕووناکی و خوای تاریکیان هەبووە، خوای باشە و خوای خراپە، خوای وشکە ساڵی، خوای قاتوقڕی، خوای باران. ئێمە کە ئیمانمان بەوە هەیە، ئیمانمان بە قەزا و قەدەری خوا هەیە، ئێمە ئەزانین هەموو شتێ بەدەست ئەوە، غەیری ئەو هیچ کەسێک بە مودەبیر و مسەیری ئەم کەونە نازانین. لەبەرەوەی ئیخلاص بۆ ئینسان دروستەکە. ئینسان ئەگەر ئیمانی بە قەزا و قەدەر هەبوو، قەناعەتی وایە کە ئەو خوای پەروەردگارە دەسەڵاتی مطلق و ڕەهایی ئەوە لەم گردونەیە، هیچ دەسەڵاتێکی کەسی تر نییە. ئینسان هەرچیشی بوێ ئەبێ تەنها لە خوای گەورە داوای بکە. خاڵێکی تر ئینسان ئەگەر ئەم ئیمانە قایمی بە قەزا و قەدەر بۆ دروست بێ، دایمە حوسن ظەنی هەیە، گومانی باشی هەیە بە خوای گەورە. بۆ؟ چونکە ئێمە لە مەراتیبی ئیمانی قەزا و قەدەراکە باسمان کرد، باسی علم و مەشیئە و کتابە و خەلقمان کرد. کەواتە ئێمە قەناعەتمان هەیە بەوەی خوا هەر بڕیارێک ئەدا لەم گردونەیە، ئەو بڕیارە بەبێ حیکمەت نییە. ئەو بڕیاری خوای پەروەردگار لە جێی خۆیایەتی. ئەم ئیستیسلامە، ئەم حوسن ظەنە بە خوای پەروەردگار، یعنی بۆ نمونە کابرا نەخۆشەکەوێ، کە نەخۆشکە و هەستوانەکە خوا تۆڵی ئەدات، یا خوا تۆڵی لێ کردوتەوە سزایەدا، نا، هەستکە بەوەی حوسن ظەنی هەبێ بەخوا. ئەمە بەسەرکردنەوەیەکی خوای پەروەردگارە. زەرەرێکی مادی دێ، وەکو ئەوەی لە قستەکەی خضرا باسمان کرد، بزانە خوا خێری بویستووی. ئاخوا لە قورئانە کە فەرمی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا أو علينا، لنا إلا ما كتب الله لنا، يعني لمصلحتي إما قدر كان دين أو بلاو مصيبتاني رومان تيأكن لإرادة كونيك خواي پروردگارا يقين من هبه بوي لبرجواندي إيمن بوي قدر حسن ظن بو خواي پروردگار دروستكا. خالي كتير رزامندي إنسان لخوا دروستكا، يعني إنسان كإيماني بقضاء وقدر هبو هميشه خوا هرچی لەگەڵ بکە ئەم بە ڕەزامەندی مامەڵەکە لەگەڵ خوای پەروەردگار، ئەم بە قەناعەت مامەڵە لەگەڵ قەدەرەکەی خوای پەروەردگارەکە. فەقیر بوو قەناعەتی تەواوی هەیە بەوەی ئەم فەقیریە لە بەرژەوەندی ئەمە، دەوڵەمەند بوو هەر قەناعەتی بەوە هەیە، نەخۆش بوو لەشی ساغ بوو مناڵی هەبوو نەیبوو، باشە هەرچی هات ئەم کابرایە یەقینی هەیە بەوەی بەو قەدەرانی خوا ڕازیە، لە هیچ کاتێکە سکاڵا لە دەست خوا لای خەڵک ناکە. سەلەف وابوون کاتی خۆی کە نەخۆش کەوتون کە خەڵک سەردانی کردوون، نەیان وتوە ئازارمان هەیە، چکەوتیانە نەخۆشیەکە بەسەرکردنەوەی خوای گەورەیە. ئەگەر بڵین ئازارمان هەیە، لەوانەیە سکاڵا بێ لە قەدەرەکەی خوا لای خەڵک، لەوانەیە لە ئەجری نەخۆشیەکە ببە. قەت ئەخلاقی سەلەف لەگەڵ خوا وان بووە هەرگیز ئیختیراحیان بۆ خوا نەکردووە لە ژیانی خۆیانە، پێشنیاریان بۆ خوا نەبووە، وتیانە خوایە خۆچی بە چاکەزانی ئەوە بڕیار بدەی بۆ ئێمە لە ژیان، لە مردن، لە لەشساغی، لە نەخۆشی، لە پێدانی مناڵ، لە بردنەوەی مناڵ، لە هەموو ئەوەی کە هەیە و پەیوەستە بە ئێمەوە بڵین خوایە. نەڵی خوایە مەسەلەن پارەم بەرێ چکە پارەت باتێ لەوانەیە لا ڕێبیت، نەڵی خوایە پۆست و پلەم بدەرێ لەوانەیە خراپ بێ بۆ تۆ. پێغەمبەری خوا لە حەدیثێکا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئێوە جوانی وا هەیە چۆن پارێز بۆ نەخۆشەکانتانەکەن، خوا پارێزی عەبدە ساڵیحەکەی خۆی ئەکا. ئەفەرمێ تیجارەتێک دێت خوا بە مەلائیکەتەکان ئەفەرمێ لێی لا بدەن، چونکە خوا ئەزانێ ئەو تیجارەتە پێوەی سەرقاڵ بێ پێی لا ڕێ ئەبێ. لەبەرەوە خوا چۆن ئەها ئێمە نەخۆشمانەیە حەزی لە شەکرە، شەکرەی هەیە، ئێمە نایڵین شەکر بخوا، بۆ چکە ئەزانین ڕاستە ئەو حەزیرەیەتی، بەس شەکرە بۆ شەکرەکە خراپە، یعنی خراپ تەفاعولەکەن لەگەڵ یەک.
خوای گەورەش ئێمە ئەزانێ چۆنین هەندێک شت هەیە خوا لە ئێمەی لا ئەدا چونکە ئەگەر تەقدیری کا بۆمان ئێمە لەوانەیە پێی خراپ بین پێی لا ڕێبین لەبەرەوە ئەم ڕەزامەندیە ئەنجا عولەما ئەفەرمون ئینسانیش کە لە خوا ڕازی بوو ئەم ڕەزامەندیە محاتە بە دوو ڕەزامەندی خوا بۆ ئینسان کاتێ لە خوا ڕازی ئەبێ ئەگەر خوا لەو ڕازی بوو بێ لە بەرهەمی ڕەزای خوا لەو ئەم لە خوا ڕازی ئەبێ کە ئەمیش لە خوا ڕازی بوو لە دوای ئەم ڕێضایش ڕێضایەکی تری پێ ئەدا لە دوای ئەوەی کە ئەو لە خوا ڕازیە بێ هیچ کەسێک لە خوا ڕازی نابێ ئەگەر خوای پەروەردگار لەو ڕازی نەبوو بێ کە ئەو لە خوا ڕازی ئەبێ یعنی خوا لەو ڕازیە کە لە خوا ڕازی بوو خوا لە دوای ئەوە ڕەزامەندیەکی تریشی پێ ئەبەخشێ کەواتە ڕەزای ئینسان لە خوا محاتە بە دوو ڕەزای خوا لە ئینسان بەڵام گلەیی و گازندەکردن لە خوا ئینسانە بێ بزانێت کە ئەوە نیشانەی پەنا بەخوا دووریە لە خواوە تێنە گەیشتنی حەقیقەتی دینە بە یەحیای کوڕی موعاذیان گوتیان چۆن ئیمانی ئینسان ڕێکدا ئەمەزنێ چۆن ئیمانی تەعاملی لەگەڵ خوا تەواوە بێ گوتی لا يستقيم إيمانه حتى يعامل ربه فيقول له گوتی ئیمانی دانا مەزرێ ڕێک نابێ هەتا تەعامل لەگەڵ خوا نەکا بەخوا نەڵێ ربي إن أعطيتني قبلت وإن منعتني صبرت وإن دعوتني أجبت وإن تركتني عبدت خوايا بمديتي سپاسی لەسەرەکەم قبوڵمە ئەوەی تۆ ئەیدی من سپاسی لەسەرەکەم ئەوەی نایدەی سەبری لەسەر بکرم ئەوەی تۆ پێت خۆشە و داوات لە من کردووە لە خزمەت تا مودێن بەدەم داواکانتەوە ئەگەر وازم لێ بێنی ینی ئەگەر تۆش واز لەوە بێنی من بە عەبدی خۆ قبوڵ نەکەی من هەر تۆم بە خوای خۆم قبوڵە و عەبدایەتی بەردەوام ئەکەم بۆ تۆ ئەمە مەقامی ڕیضایە لەبەرەوە ابن القيم لما دارج السالكين أفرمي ارضى عن الله في جميع ما يفعله الله بك لخوا رازيبة لهمو أوشتاني بسر الدين أفرمي فإنه ما منعك إلا ليعطيك قال أو بويا لي دقريتوا بو أوي لو زور زياترد بداتك لي قرتويتتوا ولا ابتلاك إلا ليعافيك بويا نخوشي خستوي بو أوي دواي تندرستي باشترت پێ ببەخشێ ولا ئەمڕەدەکە إلا ليشفيك بۆیە نەخۆشیت پێ ئەدا بۆ ئەوەی چارەسەریشت بۆ بنەرێ ولا ئەماتەکە إلا ليحييك بۆیە ئەتمرێنێ بۆ ئەوەی زیندوت بکاتەوە بە خزمەتی خۆی بگەی فإياك أن تفارق الرضا عنه ئەڵێ زۆر ئاگاد لە خۆت بێ ڕەزامەندی لە خوا لە دڵت دەرنەچێ بۆ چکە ئەڵێ ئەگەر یەک طرفەتە عین لە ڕەزامەندی خوا غافڵ بی فتسقط من عینه لەبەر چاو خوا ئەکەوی جا پەنا بەخوا ئینسانێ لە پێش چاوی خوا بکەوێ ها جاری وا هەیە ئێمە لە شتەیەکە برادەرێک دۆستێکمان تاقی ئەەکەینەوە بۆ نمونە زەرێکمان داوە لە ماڵەکەی ئەچین اعتیزارە هێنینەوە لەو کاتەیە بێ بەگژمانە و ناڕەحەتی دەربڕێ بۆ هەتایە لە پێش چاومانەکەوێ چکە بەرگەی ئەوەی نەگرت ئێمە یەک جار برادەرایەتەکەی دۆستایەتەکەی خزمایەتەکەی تاقیکەینەوە یەک جار پێویستیەکمان تێیکەوێ بۆ بەبلەغێک پارە 50 ساڵ دۆستمان بێ کە دەستی نابە ڕوومانەوە ئەی دۆستایەتی بۆ کاتی تەنگانە نەبێ بۆچی بۆ کەی لەبەرەوە ئینسان دۆستایەتی کە لەگەڵ خوا ئەکا ئەبێ زۆر ئاگای لەوە بێ دۆستێکی ڕاستەقینەی خوا بێ کاتی خوای پەروەردگار بەسەری ئەکاتەوە لە شتەیەکە کە بەدڵی ئەم نییە ناڕەزایی دەرنەبڕێ بۆ لای خوا سکاڵا لە خوا نەکا ناشکری نەکا لە خوای پەروەردگار بۆ فتسقط من عینه لبرچاوی خوا ئەکەوی ئیتر ئیمانەکە دەرناچی وەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أفرمي أشد الناس ابتلاء الأنبياء ثم الأمثل فالأمثل وإن الرجل ليبتلى على قدر دينه أفرمي كي زور بشمينت بولا دنيا پیغمبران دوای ئەو ئەوانەی ئیمانیان وەکو ئیمانی پێغەمبەران وایە مرۆڤ لە قەدەر ئیمانەکەی تاقی ئەکرێتەوە ئەگەر ئیمانی سەڵابەتی تیابێ خوای پەروەردگار تاقیکردنەوەی قورسی بۆ کە تەڵەبەی زیرەک بە ئیمتیحانی قورس تاقیە بێتەوە کێ زیرەکە سوئالی سووک تەلەبەی تەمەڵی جواب بداتەوە ئەوانەی کە پلە باڵاکانی بەهەشتیان پێ ئەدرێ ئەوانن کە وەڵامی پرسیارە قورسەکانی خوا لە دنیا ئەدەنەوە
بۆی بەڕێزان ئەمانە هەندێک لە ثەمەراتی ئیمانن بۆ دنیا، هەندێک لە ثەمەراتی ئیمانن بە قەزا و قەدەر بۆ پەیوەندیکردن لەگەڵ خوا. تەسەورەکەم کاتی بەرنامەکە گەیشتۆتە پایان، بەڵام ئەم خاڵانە هەندێکی تری ماوە لە ثەمەراتی ئیمان بە قەزا و قەدەر. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. من آياته أن خلقكم من تراب ثم الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم. لقد خلقنا الإنسان في أحسن هەنگاوە سەرەتاییەکانی بە مرۆڤ بوون و حکمە شەرعیەکانی